هاوڕێیان نێژام کەتەتان باش، ئەمە بەشی دووهەمی هەڵسەنگاندنی هەڵبژاردننی هەرێمی کوردستانە. ئەم سلایدا بەشی یەکەم کۆ دەکاتەوە لە دەستی چەپەوە دەست پێ یەکەم ژمارەی هەموو ئەوانەی مافی دەنگدانیان هەبووە لە هەرێمی کوردستاندا 3,979,360 کەس بوون. ئەمانە لە سەدی ئەوانن کە مافیانە بووە. لەم ژمارەیە 2,809,578 کەس واتە لە 173یان کارتی بایەمەتچیان وەرگرتوتەوە. لەم ژمارەیەش 2,087,972 کەس واتە لە 155 ئەوانی مافیان هەبووە دەنگیان داوە. لەمانیش 208,000 کەس واتە لە 5.4 هەموو ئەوانەی مافی دەنگدانیان هەبووە لەسەر سندوقی هەڵبژاردن لەبەر هەر هۆیەک بوو بێت دەنگی خۆیان پوچ کردوتەوە و مافی خۆیان فەوتانوە. ژمارەی دەنگدەرانی ڕاستەقینە لە ستوونی 5دا دراوە. ئەمانیش 1,879,972 کەسن کە دەکاتە لە 48 هەموو ئەوانەی مافی دەنگدانیان هەبووە واتە لە 150 کەمتری ئەوانی مافی دەنگدانیان هەبووە دەنگیان داوە. هەندێک میدیا و هەندێک لایەن ئەم ژمارەیە دەگەێنێتە سەر و 70% کە دیارە ڕاز نییە. ئێستا دەنگی سێقەوارەی یەکەم لە بەرچاو دەگرم. پارتی یەشێتی و نەوەی نوێ. پارتی لەو ژمارەی سەرەوە 3,789 کەرتێک 812,749 دەنگی هێناوە کە دەکاتە لە 121.4 هەموو ئەوانەی مافی دەنگدانیان هەبووە. بەمەش 39 کورسی بەرکەوتووە. دەنگی یەشێتی 409,548 کە دەکاتە نزیکەی لە 11 ئەوانی مافیان هەبووە. بەمەش 23 کورسی وەرگرتووە. دەنگی نەوەی نوێ 292,032 دەنگە کە دەکاتە نزیکەی لە 108 بەمەش 15 کورسی بردوتەوە. کۆی دەنگی هەرسێ حیزبە براوەکە 1,514,329 دەنگە کە دەکاتە لە 139 هەموو ئەوانەی مافی دەنگدانیان هەبووە. بە هەرسێشیان 77 کورسیان بەرکەوتووە. با بزانین بەمە جامانەی هەڵبژاردنەوە کوردستان بەرەوی شۆ دەچێت. پارتی کەمینەیە لە 120 دەنگەکانی هێناوە. هەرچەندە دەڵێ دەرکماندا نەخستووە بەڵام بێمەرجیش نییە. با بزانین مەرجەکانی چین. هەر سێ پۆستی سەرۆکی هەرێم، سەرۆکوەزیران و سەرۆکی پەرلەمانی دەبێ لەگەڵ وەزیری ناوخۆ. ئەمە خۆی دەرەکداخستنە. با بزانین ئەم پۆستانە چی دیکە لە خۆیان دەگرن چونکە کۆمەڵێک پۆستی دیکە هەن ناویان ناهێنرێ بەڵام بەستراون بەم پۆستانەوە کە پارتی دەیوێ قۆرەغی بکا بۆ خۆی. ئەوانیش ئاسایش، پاراستن، نەوت، پەیوەندی دەرەوە بەغاو جیهان زۆری دیکە دەچێتە ژێر دەستی پارتیەوە. ئەم پۆستانە وەزارەتیان نییە بەڵکو بەسراون بە ئۆفیسی سەری وەزیرانەوە. دیارە ئەمەش نادەستووریە. هەر کوردستان وای نەکردووە، عێراقیش هەمان کاری کردووە. پۆستی 8 شعبی بەستووە بە ئۆفیسی سەرۆک وەزیرانەوە. دیارە هەموو ئەمانە ناقانونین و ناشەرعین، هەمویان میلیشیان. بۆ مەرجانەوە کە پارتی دایناوە حکوومەت دابمەزرێ پارتی فەرمانڕەوایە، حکوومەت دانەمەزرێ پارتی هەر فەرمانڕەوایە، پێویستی بە پەرلەمان نییە. پێش هەڵبژاردن 2 ساڵ پەرلەمان نەبوو، پارتی هەر فەرمانڕەوا بوو، حیزبی سەرکردە بوو. پەرلەمان بەڕاستیەکەی هیچ بایەخێشی نییە، تەنیا پەنجەرەیەکی تەماویە سیستمێکی سەرکوتکەر وەکو دیموکراتی پیشان دەدات. هەموو ئەندامانی پەرلەمان جا سەر بە هەرچ قەوارەیەک بن دەبێ لە ژێر وێنەی سەرۆکی پێشووی پارتیدا دەربکەون کە ئەشتیتە ناو پەرلەمانەوە. وێنەیەشی گەورەی
سەرۆکی پێشووی پارتی لەوێدایە کە دیارە ئەمە دەرکەوتەیەکی حیزبیە نەک پەرلەمانێکی کوردستانی. هەروەها پارتی ئەگەر هەولێریشی داگیر نەکرد بێت چالاشی زۆربەی لایەنەکانی دیکەی قەتیس کردووە کە ئەمیش هەولێر دەکات بە پایتەختێکی حیزبی نەک پایتەختێکی کوردستانی. خۆڕەنگە ئەو کێشانەی ئاماژەم پێکردن لە چۆ ئەم یەکەدا زۆر ساکار بن بڕبڕی پشتی دیموکراتی جیاکردنەوەی دەسەڵاتە کە ئەوانش دەسەڵاتی قانوندانان واتە پەرلەمان، دەسەڵاتی جێبەجێکردن واتە حکوومەت، دەسەڵاتی دادوەری. با بزانین لە هەرێمی کوردستاندا ئەم جیاکردنەوەیە چۆنە. گەر مەرجی پارتی جێبەجێ بکرێت با بزانین جیاکردنەوەی دەسەڵات کە بڕبڕی پشتی دیموکراتیە چی بەسەردادێت. گەر سەرۆکی هەرێم لەگەڵ سەرۆکی پەرلەمان و سەرێک وەزیران هەمووی بچێتە ژێر دەستی هەمان بنەماڵەوە جیاکردنەوەی دەسەڵات هیچ مانایەکی نامێنێت. ئەم کەسانە هەموو لە هەمان بنەماڵن دەتوانن پێکەوە لەسەر خوات بڕیار بدەن ئیدی پێویستی بۆ دەستگا زەبەلاحانە چییە. سەرباری ئەمەش مەرجعی بنەماڵە لە هەمویان گرنگترە. بڕوا ناکەم هیچ لایەنێک لەمانە هیچ دەسەڵاتێک لەمانە بتوانێت بڕیار بدات گەر بارەگای بەرزانی ڕازی نەبێت. خۆڕەنگە زۆربەی پلانی فەرمانڕەوایی لە بارەگای بەرزانیەوە بۆ ئەمان دەربچێت. لەبەرەوە دیموکراتیەت هیچ معنایەکی نییە و هەڵبژاردن و جیاکردنەوەی دەسەڵاتیش هیچ مانایەکی نییە. ئێستا دێمە سەر دەسەڵاتی دادوەری. دەسەڵاتی دادوەریش هەمووی لەژێر دەستی بنەماڵەدایە. هیچ حاکمێک ناتوانێت هەنگاوێک بنێت ئەگەر لە چوارچێوەی سیاسەتی بنەماڵەدا نەبێت. سەرباری ئەو دەسەڵاتە فەرمیانەی ئاماژەم پێدان بنەماڵە کۆمەڵێکی گەلێک زۆر دەسەڵاتی دیکەی نافەرمی بەڕێوە دەبات بە بەجەتی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم کەسانەش وەکو سەرکردە دەردەکەون بەڵام نازانم پۆستی فەرمیان چییە. ئەمەش گرفتێکی دیکەیە. خۆگەر لە سلایدەکە بڕوانین لە دەستی چەپەوە کۆمەڵێک فەنکشن نەتوانی پێی بڵێ کۆمەڵێک دەسەڵاتم دەستنیشان کردووە کە ئەمانە هەر هەمویان بە بەجەتی حکوومەتی هەرێمی کوردستان واتە لە قوتی خەڵکو لە ژێر باڵی بنەماڵەدا بەڕێوە دەچن. من باوەڕم بە هیچ قەوارێکی سیاسی کوردستان نییە بتوانێت گۆڕانکاری گەورە بکات. بەڵام گەرێشێتی و نەوەی نوێ بە مەرجی پارتی ڕازی بن ئەوە هیچ گۆڕانکارێک لە هەرێمی کوردستاندا نابێ و بۆ هەردووکیشیان خۆکوژی سیاسیە. بۆ یەکێتی نازانم بەڵام نەوەی نوێ بە دەردی گۆڕان دەچێ. دیارە ئەم دوو قەوارەیە باوەڕیان دەدۆڕێنن لە لای خەڵک لە لای ئەندامانیان لە لای هەواداریان پاش ئەو هەموو ژاوەژاوەی پێش هەڵبژاردن کردیان. کوردستانیش دەچێتە ژێردەستی کەمینەیەک کە تەنیا لە سەدا 21 دەنگی ئەوانەی هێناوە کە مافی دەنگدانیان هەیە. لە بەشی سێدا لە لایەنێکی دیکەی هەڵبژاردن دەڕوانم. من زۆر سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتا بەشێکی دیکە ئارام و کامەران بن. هیوادارم سەبسکرایب بکەن.